یانەی بابان لە دوایین ساتەکان یاریەکەدا توانی لە یانەی ڕانێ ببەرێتەوە و سێ خاڵی گرنگ وەربگرێت لە درێژەی یاریەکانی هەفتەی حوتەمی خۆلی پلەیەکی کوردستان یانەی بابان لە سەر یاریگەی ئاشتی میوانداری لە یانەی ڕانیە کرد هەر لە سەرەتای یاریەکەوە یاریزانانی ڕانیە هەوڵەکانیان بۆ تۆمارکردنی گۆڵسڕ کردەوە لە بەرامبەردا بابان لە تایمی یەکەم هێرشەکانی وەک پێویستە بوو بەڵام لە تایمەدا بێگۆڵ و بە یەکسانی کۆتایی پێات هەرچی تایمی دووەم بوو یاریەکە بە هەمان سینەریۆ دەستی پێکردەوە ڕانیە لە هێرشەکانی بەردەوام بوو بەڵام لە تۆمارکردنی گۆڵ سەرکەوتوو نەبوون و بە پێچەوانەشەوە بابان لە ڕێگەی هێرشێل گەڕاوە لە خولەکی 92 کاتی زیادکراون لەلایەن یان عوسمانەوە تا گۆڵ یاریەکەی تۆمار کرد و یانی بابان بۆ تا گۆڵە سێ خاڵی گرنگی بەدەستێنا بەو ورنەوەی ژانی بابان بە 10 خاڵەوە بۆ پلەی شەشەم سەرکەوت و یانی ڕانێش بە 11 خاڵەوە بۆ پلەی پێنجەم دابەزی. یاریماندا بووینە میوانی یانەی وەرشی بابان بەداخەوە کە ئێمە دەمانویست سێ خاڵ یاریەکە بەدەستبێنین دوای ئەوەی کە زەختێکی زۆرمان کرد بە پلان ویسمان هەرچۆنێکی بێ بتوانین گۆڵ تۆمار بکەین و ژمارەی هێڵی بەرگریمان کەم کردەوە لە بەرامبەردا ویسمان پلانی هێرش بدن پیادە بکەین بەڵام زیاتر لە 4 بۆ 5 فەرسەی زۆر مسۆگەرمان لەدەستدا ئەمە هۆکاری سەرەکیەوە بوو کە ئێمە نەمانتوانی یاریەکە بە سەرکەوتن لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین بەڕاستی ئەوڕۆ یاریزانەکانمان وەکو پێویست لە ئاستی پێویستدا نەبوون هیوادارم بتوانین لە یاریەکانی داهاتوودا کار لەسەر لانە خراپەکان و لانە نێگەتیڤەکانی فەرەقەمان بکەین بۆی بتوانین لە یاریەکانی داهاتوودا بە باشتر دەربکەوین. سەرەتا بەنای خۆی گەورەوە سواس بۆ کەناڵە جوانەکانیەوە کە ئامادەیە هەمیشە وەڵی یاریەکە زۆر یعنی لە حاڵەتێکا بوو بڵێن چۆن لە خاڵەکان و لە یەکتری نزیک بووین فرقی ڕانیەشی چەکە لەو فرقانێک کە منافەسەیەکەکە بۆ سەرکەوتن ئەو ساڵ بەڕاستی یاریەکە بۆ ئێمە زۆر زەحمەت بوو ئینشەڵا ئەمە دوو یاری هەوڵی فۆزمان ناوە فۆزمان بەدەستێنەوە دوو یاری ماوە لە مەرحەلە بتوانین ئەنجامەکان بەدڵی خۆمان بێت لە مەرحەلی داهاتووە ئینشەڵا نەتایجەکان بەدڵی خۆمانە وەڵی بەنسبە ڕاهێنەر ئێمە هەر ئاوا بەڕێیەکەین ئەوە قەراری ئیدارەیە ئیدارە و قەراریە و مامۆستازا بەردەوامە و منش وەکو یاریدەدەری هاوکاریەکەم هەر ئاوا بەڕێیەکەین جارێ